بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دانیشتەکەی ئەمڕۆیی پەرلەمانی عێراق گرژی تێکەوت. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق بانگهێشتی خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراقی کرد دەربارەی گەندەڵەکانی وەزارەتی بەرگری. وەزیری بەرگری عێراق لە دانیشتنەکەی ئەمڕۆدا سەرۆکی پەرلەمانی عێراق و ژمارەیەک پەرلەمانتاری تۆمەتبار کرد بە تێوەگلانیان لە دۆسیەی گەندەڵی لە وەزارەتی بەرگریدا. بۆیەوە دانیشتنەکەی پەرلەمانی عێراق شێوی تێکەوت. بە میوانداری بەڕێز شوان داودی ئەندامی پەرلەمانی عێراق لە تەوری یەکەمدا تاوتوێن پرسە دەکەی، هەروە لە تەوری دووەمدا باز لە پەرلەمان لە عێراق و کوردستان دەکەیت. لە بەش یەکەمدا سەرەتا راپۆرتێک دەمین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانی عێراق لێپرسینەوە لە وەزیری بەرگری عێراق دەکات و وەزیری بەرگریش سەرۆکی پەرلەمانی عێراق و کۆمەڵێک پەرلەمانتار تۆمەتبار دەکات بە تێوەگلانیان لە گەندەڵیەکانی وەزارەتەکەی. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق بانگهێشتی خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراقی کرد سەبارەت بە گەندەڵیەکانی وەزارەتی بەرگری بەتایبەت لە دۆسیەی کڕینی چەک و خۆراک بۆ سوپای عێراق. دوای ئاراستەکردن پرسیار لەلایەن پەرلەمانتارانەوە دەربارەی گەندەڵیەکانی وەزارەتی بەرگری، خالید عوبەیدی سەرۆکی پەرلەمان و کۆمەڵێک پەرلەمانتاری تۆمەتبار کرد لە تێوەگلانیان لە گەندەڵیەکانی وەزارەتی بەرگری بۆ هۆشەوە دانیشتنەکەی پەرلەمان گرژی تێکەوت. ئەو کەسانەی وەزیری بەرگری عێراق تۆمەتباری کردن بە گەندەڵی بریتین لە سەلیم جوبوری و حەنان فەتلاوی و عالیە نوسەیف و محەممەد کەردووری و محەممەد حەلبوسی و موسەنا سامەڕایی و هیشام شەغاتی و طالیب میعمار و حەیدەر مولا. دوای تۆمەتبارکردن بە گەندەڵی سەلیم جوبوری لە سەرۆکایەتیکردنی دانیشتنی پەرلەمانی عێراق شایەوە و چووە لە ڕیزی پەرلەمانتاران دانیشت و ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمان دانیشتنەکەی بەڕێوەبرد. دوای کۆتایی هاتنی دانیشتەکەی پەرلەمانی عێراق سەلیم جوبوری لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند سەرجەم ئەو تۆمەتانە ڕەت دەکەینەوە و داوا دەکەن دادگا و دەستەی نەزاهە ئەو پرسەیەک لای بکەنەوە. سەرۆکی پەرلەمانی عێراق گوتیشی لیژنەی نەزاهی پەرلەمانی ڕاستپاردووە لێکۆڵینەوە لە خۆی و سەرجەم ئەو پەرلەمانتارانە بکات کە وەزیری بەرگری ناوی هێناون. لەلایەکی ترەوە دەستەی نەزاهی عێراق لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە پێکهێنا. طەلات زەوبەعی سەرۆکی دەستەی نەزاهی عێراق ڕایگەیاند لیژنەیەکی لێکۆڵینەوەیان پێکهێناوە بۆ پرسی تۆمەتبارکردنی سەرۆکی پەرلەمانی عێراق و ژمارەیەک پەرلەمانتار لە دۆسیەی گەندەڵیەکانی وەزارەتی بەرگری. پەرلەمانی عێراق لە دانیشتنەکەی ئەمڕۆیدا متمانە سەندنەوەی لە وەزیری بەرگری عێراق هەڵگرت بۆ سێشەممەی داهاتوو. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، کاکشان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ وەزیری بەرگری عێراق لە پەرلەمان بوو. ئەو دۆسیەی کە گەندەڵی باز لە گەندەڵی دەکرێت لە وەزارەتی بەرگریدا بە دیاریکراوی پەرلەمان لەکوێی وەزارەتی بەرگری و لێپێچین لە کام لە دۆسی گەندەڵانی وەزارەتی بەرگری کرد؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی پەیام. دیارە ئەمە دووەم جارە وەزیری بەرگری لێپرسینەوەی لەگەڵ ئاگرێ لە پەرلەمانە. جاری یەکەم لەلایەن پەرلەمانتار حەنان فەتلاوی لێپرسینەوەی لەگەڵ کرا و بەڕای من بە بەراورد لەگەڵ هەردوو لێپرسینەکەیە بکەینەوەی حەنان فەتلاوی و ئەوەی ئەمڕۆ پرسیارەکان و ئەدلەکانی حەنان فەتلاوی بەهێزتر بوون لەوانەی ئەمڕۆی عالیە نوسەیف. بەڵام کاتێک کە خراوە دەنگدانەوە وەزیری بەرگری متمانەی لێ وەرنەگیرایەوە بەشێکی زۆری پەرلەمانتاران و بەتایبەت ئێمەی پەرلەمانتارانی کورد دەنگمان بۆ لێپرسینەوەی متمانە لێسەندنەوەی متمانە لە خالید عوبەیدی نەدا زیاتر بۆ پرسە گەندەڵیەکان نەبوو، زیاتر لە دژی حەنان فەتلاوی بوو دەنگمان بۆ ئەو پرسە نەدا. دیارە لێپرسینەوە استجوابی پێڵێن کارێکی دەستوری و یاساییە. پەرلەمانتارێک تەبەنایەکە
وەسایق کۆکاتەوە مەلەفات کۆکاتەوە بە سیاقی قانونی خۆی مەوعدی بۆ وەرەگرێ و پرسیارانە ئاراستەی کەسی مستەرجوو بکرێ و دواتر دێتە پەرلەمان لە پەرلەمانە لە بەردەم نوێنەرانە لە بەردەم پەرلەمانتارانە پرسیارەکان پرسیار ڕوبەڕووی ئەکرێتەوە ئەوش وەڵامەداتەوە. زۆر باشەکەواتێنی لەسەر داوای یەک پەرلەمانتار بوو کە وەزیری بەرگری عێراق هات بۆ پەرلەمان؟ بەڵێ استجواب یەک کەسەی کات لەسەر داوای یەک کەسە سیاقاتی قانونی خۆی وەرەگرێت و ئەهێنرێتە پەرلەمان. بەڵ ئەمە نەریتێکی جوانە لە ناو پەرلەمانی عێراق، ناریتێکی زیندووە کە لەسەر داوای یەک پەرلەمانتار وەزیرێکی بەرگری بێتە پەرلەمان. مەسەل ئەو کۆمەڵێ مەلەفاتی هەیە کۆی کردوتەوە مەلەفات و پرسیارەکانی خۆی لە ڕێگەی قانونیەوە بە دۆسیەک تقدیمی سەرۆکایەتی پەرلەمانەکات داواکات لەسەر ئەم بنەمایانە داوای لێپرسینەوە لە وەزیری فڵانەکات. زۆر باش ئەنی ئەمڕۆ تەنە لەسەر داواکاری چ پەرلەمانتارێک بوو کە وەزیری خالید عوبەیدی ئامادەی دانیشتنەکە بوو؟ ئەمە لەسەر داواکاری عالیان سەیف بوو زیاتر لە ساڵێکە ئیش لەسەر ئەو مەلەفە ئەکات و چەند جارێک ئەم استجوابەی ئەمڕۆ دواخراوە لەسەر داوای وەزیری بەرگری و دیارە وەزیری بەرگری لە هەفتەی ڕابردوودا هەوڵێکی زۆریدا ئەم دانیشتنەی ئەم ڕۆژ دوا بخرێ پێرێک کە خراوە دەنگدانەوە لە پەرلەمان جارێکی تر داواکەی خراوە دەنگدانەوە لە ڕەت کرایەوە لە پەرلەمان داوای جارێکی تر بۆچی هەوڵدا کە دانیشتنەکە دوا بخرێت یعنی لەلێ پرسینەوەی پەرلەمانی عێراق بەڵێ ئەترسا و ئەشترسێت و داوای کرد کوتلەکان ببینی و زۆرێک لە کوتلەکانی بینی ئێمە یەکێک لەو کوتلانە بووین کە هات سەردانی کردین وجهە نەزەرەکانی خۆی پێوتین و ئەو شتانەی ئەمڕۆ زۆری باس کرد ئەمانەی کە ئەمڕۆ باسی کرد لە پەرلەمانە زۆری پێوتین لە شتەکانە و پێوتوتی من نایم وتی من نایم بۆ دانیشتنەکەی پەرلەمان ئێمە وەکو کوتلەی خۆمان نەسیحەتی ئەومان کرد وتمانەگەرەتەوێ شتەکە نەی سەحبی سقەت لێ ئەکرێ بە غیابی و لەسەر هەموو ئەو شتانی لەسەرتە هەمووی ئەبێتە ماڵ ئێمە پێمان باشە بێ دیفاع لە خۆت بکەی ئەو قسانەشی کە هەیتە و بەڵگەت هەیە لەسەری ئەتوانی ئەو قسان نەک بە ئێمە بە هەموو خەڵکی عێراق بڵێ لە ڕێگەی پەرلەمانەوە. زۆر باشنی ڕێکەوتی پێشوەختە هەیە بوو لەگەڵ فراکسیۆنەکان بەوەی متمانە لێ وەرنەگیرێتەوە یان تەناو کە ینی بۆ نمونە کە سەردانی ئەوەی کرد خالید عوبەیدی سەردانی نەکێمە سەردانی زۆربەی زۆری کوتلە سیاسیەکانی کردووە و حەوڵی ئەوەی دا ینی محاولەی ئەوەیە کرد بکەوینە پاڵ ئەوەی کە ئەم دانیشتنە دوا بخرێت. بەڵێ کوتلە سیاسەکە نەچونە ژێر داواکاری نەخێر لەبەرەوە فەزایەک لە عێراقا هەیە ئەمڕۆ بە ئاسانی پەرلەمانتاران ناڕۆنە ژێر ئەو باری ژێر ئەو داوایانە. زۆر باشە سەبارەت بەوەی کە بە دیاریکراوی ئەمڕۆ ئەوەی کە بەڕستان لەو بانکێژنەکەی چیتان بۆ دەرکەوت لە وەزارەتی بەرگری عێراق وەزارەتێکی گەندەڵ و گەندەڵی زۆری تێدایە لە چ ڕووێکەوە ئەمڕۆ ینی زۆر باز لە گەندەڵەکانی وەزارەتی بەرگری من پێم وایە شتانی کە ئەمڕۆ باسکراشتی تازە نەبوون بۆ ئێمە وەک پەرلەمانتاران و بۆ خەڵکەکەش لە ئەو ساتە بەڵام احتیمالە بۆ شارعشتی تازە بێت دیارە ئەم شتانە بەردەوام باسەکرێت لە ڕووی سیاسیەکانە باسەکرێت وەزارەتی بەرگری لە ساڵی 2023ەوە یەکێکە لە وزارەتە گەندەڵەکان یەکێکە لە وزارەتانە سەفقاتی زۆر مەشبوهی تیا لە سەردەمی حازم شەعلانەوە تا ئێستش و ئەو وەزیرەی چۆتە ئەوێ بە سەلامەتی دەرباز نابێت بەبێەوەی گەندەڵەوێت لەبەرەوە عقودی گەورەی دیایە عقودەکانی زۆر گەورەیە و حەوڵیانداوە وەزیرەکانی پێشتر ڕازی بکەن کوتلە سیاسیەکان ڕازی بکەن خەڵکە خاوەن نفوزەکان ڕازی بکەن بەڵام ئەمەی کە ئەمڕۆ ڕوویدا ئەمە کێشەی ململانی نێوان سونەکان خۆیانە نێوان ئەمە هەردوو لا سونەن یعنی سەلیم جبوری و ئەو پەرلەمانتارانەی کە وەزیری دیفاع تۆمەتباریانی کرد سونەن و وەزیری دیفاع خۆشی سونەیە ئەمە کێشەی نێو ماڵی سونە خۆیەتی ینی دوو تەرەف نییە مەسەر وەزیرەکە شیعە بێ ئەوانەی کە تۆمەتبارەکە ئەو پەرلەمانتاری کە داواکارێکی کردبوو بۆ بانکێشتن شیعە نییە ئەوە شیعەیە بەڵام وەزیری دیفاع شەڕەکەی بردەوە ماڵی سونە پێی وایە سەلیم جبوری ڕئیسی پەرلەمانە ئەیتوانی ڕێگری بکات لەو استجوابە نی پێشتر داواشی لە سەرین جبوری کرد پێشتر زۆر داوای کردووە لەگەڵ زۆر حەوڵی داوە سەلیم نەچۆتە ژێرباری ئەوەی داواکەی زۆر باش ینی بە دیاری کراوی سەبارەت بە ناوی و پەرلەمانتارانەی ئەو ناوانەی کە هات من ملاحەزەیەک ئەو ناوانە لە راپۆرتەکە خوێنرایەوە کە ئەمڕۆژ بڵاو کرایەوە دوو ناو بەسەهو ڕۆیشتووە بەڵ یەکێکی محەممەد حەلبوسی تیان نەبوو
محەممەد کەربولیت یابوو بەڵ لە تقریرەکانە باسی محەممەد کەربولی و محەممەد حەلبوسی شەکە محەممەد حەلبوسی مداخلەیەکی کرد پرسیارێکی لە وەزیر کرد ئەگینا ناو محەممەد حەلبوسیتیانە بوو مەوزوعەکەی حەنان فتلاویش ئەو باسی حەنان فتلاوی نەکرد باسی ئەوەی کرد باسی حیدەر موڵای کردوتی حیدەر موڵا پەیوەندی پێمەوە کردووە داوای ئەوەی لێ کردو وتێتی پارەم بدە پێ بۆ تەسویاکەم بەڵ ینی شتەکەی بۆ دەدەخەت شتەکەی استجوابەکەی حەنان فتلاوی ینی شتەکە باس خودی حەنان فتلاوی نەبوو باس حیدەر مولا بوو دواتر حەنان فتلاویش تەوزیح داوتی من شکات لە حیدەر موڵاشەکەم چۆن نەڕات بە پشتی منەوە بەبێ ئاگاداری من قسە لەسەر مۆزوعێکە کاکە من خاوەنی ینی ئەوەی محەممەد حەلبوسی و ئەوەی حەنان فتلاوی ئیعلام بە شێوەیەکی ناتەندروست گواستیەوە چکە من خۆم بەڵاوزانێ لە بەڵام لە پەرلەمانتارە پەرلەمانتار لێدوانیان داوێ من پشمە بە لێدوانی بۆ منە پەرلەمانتار لاوان لەری سیەوەدا بێت ئەو لێدوانی تایەوە ناوانەی خۆی ئەوەی متابعم کرد من دو سێ ڕۆژە حملەیەک لەسەر هەندێک ناو هەیە لەوانە حەلبوسیشی تایە لەلایەن کەناڵی شەرقیەوە کەناڵی شەرقیە یەکێکە خۆی کێشەی لەگەڵ ئەم مەجموعەیە هەیە عینەن کێشەی سەفەقاتی هەیە سەفەقاتی تیجاری و استبزاز و پارە ئەمانە ئەتوانم بڵێم بەشێکیان تاجرن زۆر باشە سەبات بۆنەوەنی سکوردێکی تیان نەبوو کە تۆ با بکرێت بە گەندەڵی لەوێ خالد عوبێدی نا هیچ کوردێکی تیان نەبوو شکر و یەک هینێک وەڵامی شتێکی باشە لێرە باسی ئەوە بکەم ئێمە لە دانیشتنەکەی لە لامان بوو کۆمەڵە گلەیمان لێ کرد گلەیمان لە وەزیری دیفاع کرد باسی ئەومان کرد تۆ لەسەر داوای پەرلەمانتارێکی تورکمان کۆمەڵێ ئەفسەری کوردت لە دووسخورمات و گواستۆتەوە گلەیمان لێ کردمان تۆ ئەو شتانت کردووە بەرامبەر کردوات کردووە ئەوەت کردووە یاک دووسێ ئەو وتی من گلەیم هەیە لە ئێوە تا ئێستا پەرلەمانتارێکی کورد نەهاتوە بۆ لای من سرم لێ بدات یا داوای شتێ بکات یعنی ئەمە بۆ ئێمە خۆی شتێکی زۆر باش بوو ئێمە وەکو کورد ئێمە پێمانوتمان ئێمە ئیشی ئینمان نییە ئەو ئیشانەی کە خەڵک دێبووی ینی خۆی ئەو گلەیە کردوتی من ئەو گلەیەتان دیەکەم ئێوە نهاتوونە سەر لە من بدەن و داوایشتم لێ بکەن زۆر باشە بەڵام سەبار بۆی کە ناوی پەرلەمانتاری کوردیتیانە بوولەوەی کە خالیت ئەوبێتی تۆمەتبارکردن بە تێوکلان لە گەندەڵی بەڵام ناو وەزارەتی بەرگری عێراق کە ئافسەری کوردان تێ کوردیش تێوە نەگلاوە لەو گەندەڵانی وەزارەتەکە پێ دوایە یعنی ئێمە یەک مدیریەکمان هەیە خۆمان مدیری استخبارات لە وزارەتی بەرگری لای ئێمەیە سەرکەوتوترین مدیریە بە گوێرەی راپۆرتەکانی وزارەتی مانگانە و هیچ شتێکی لەسەر نییە تەنانەت ئێمە گلەی ئەوەمان کرد گلەیمان لەوەی خۆشمان کرد بەوەی کە 625 تەعین دەرچووە بۆ استخباراتی عسکەری کوردیتیانە ئەو گلێشمان کرد یعنی ئەو بەرپرسەی ئێمە کە لەوەیە گەندەڵی نەکردووە ینی نەهاتووە کورد ببات و جێ کورد بکاتەوە و کورد بە زۆردا بنا وەکو ئەوەی لە مدیریەتەکانی تراکراوە بەڵێ زۆر باشە بەڵام سەبارەت بە ئەوەی کە بۆچی لایەنە کوردیەکان دەنگیان بۆ نەدا کە متمانە لە خالد عوبێدی وەربگرێنەوە لەوەی پێشتر لە ئەستەجوابی پێشتر لە ئەستەجوابی پێشتر لەبەرەوە حەنان فتلاوی مستەجوب بوو بەڵام ئەبووە سەرکەوت ئەگەر لەوەیە متمانەی لێوەربگیریایەتەوە ئەبووە سەرکەوتنێکی گەورە بۆ حەنان فتلاوی ئەمە کێشەی عێراقیانی ئێمە ئیش بە عاتیفە سیاسەتەکەین ینی سەیری ئەومان نەکرد وەکو کوردش سەیری ئەومان نەکرد کە ئەم داواکاریانەی حەنان فتلاوی و ئەم مۆسیقانەی حەنان فتلاوی ئەی خاتە بەردەستە سەر وەزیری دیفاع ڕاستە یانە سەیری ئەوواکەین کێیە ئەیکات حەنان نۆزعی لەگەڵ ئێمەیە چوونە لەبەرەوە حەنان ڕێی لەسەر کورد باش نییە ئێمە وەکو کورد دەنگمان لە بەرژەوەندی حەنان نەدا دەنگمان لە بەرژەوەندی وەزیری باشە زۆر باشە ئەمڕۆ بۆچی متمانە نتوانرا متمان لێ بسەنرێتەوە لە دانیشتنەکە ئەمڕۆ متمانە لێ ناسەنرێتەوە بخۆی بە دەستور لە دوای ئستجواب هەفتەیەک دوای ئستجواب مۆڵەت وەرەگیری ئەخرێتە دەنگدانەوە لەبەرەوە ئەو پرسەکە کۆتایی نهاتوو پرسیمتماسەنەوە بەڵێ ئەندامانی پەرلەمان تا هەفتەیەک وەڵامەکانی وەزیری دیفاع و پرسیارەکان تاوتویەکەن مقتەنەعن پێی یاننا ئەو جا ئەخرێتە دەنگدانەوە و ئێستاش کە ئەمڕۆ ئەو دانیشتنە تەواو بووە لە کاتی تەوابوونەکەشان نیساب تەواو نەبووە بۆ بخرێتە دەنگدانەوە تەجیل کراوە دەنگدان لەسەری بۆ سێشەمەی ئایندە یەکەم دانیشتنی پەرلەمان لە هەفتەی ئایندە ینی دووبارە ئەو کاتەوە ئەو پرسەخرێتەوە دەنگدان
زۆر باشە لایەنە کوردیەکان پێچێت دەنگی بۆ بدەن متمانە بسەندێتەوە لە وەزیری بەرگری ئەمڕۆ لەگەڵەوە دابوو ئێمە زۆر بە سەریحی قسەمان کرد لەگەڵەیە وتمان ئێمە ئێستا وەکو پێشتر نییە بۆ قەناعەتی نائب ئەیهێڵینەوە بۆ قەناعەتی نائبەکە ئەیهێڵینەوە خۆی مقتەنەع یا مقتەنەع نییە دەنگەدایە دەنگ نادەن بەڵێ زۆر باشە ئەمە تەنیاوەیە کە پەرلەمانی عێراق لێپرسینەوە لە وەزیری بەرگری عێراق دەکە یاخود هەوڵ هەیە بە وەزیرەکانی تریش دەیمان وەزیری دارایی بەڕێز وشیار زێباری لێپرسینەوەی لەگەڵاکرێ دەیە مانگە پێ دوایە دێت بۆ پەرلەمان یاخود کورد لەگەڵەوە دایە کوردە کوردستانەکان مەوعدەکەی دانراوە سیاقی قانونیە کونێمە ناتوانین ڕێگر بین بەڵێ سەبارەت بە سەبەر بەگەندەڵەکانی وزارەتی داراییە سەبارەت ئەوەش پەرلەمانتار هەیسەم جوبوری داوای کردووە و داوای استجوابەکەی کردووە سیاقاتی قانونی خۆی وەرگرتووە لە دەی مانگ مەوعدی بۆ دانراوە بۆ ئەوەی استجواب بکرێت لەسەر چییە لەسەر گەندەڵی وەزارەتی لەسەر ئەو مەلەفانەی لەسەر وزارەتی دارایی هەیە زۆر باشە بەس لایەنە کوردیەکان هیچ ڕێگرێک نە لە هیچلایەنێکی کوردی ناتوانانی ڕێگربی کەس ناتوانێت ڕێگر بێت لە بەردەم سیاقاتی قانونیە بەڵام لەگەڵەوەدان کە متمانەی لێ بسەندرێتەوە وەزیری بەرگری وەزیری دارایی تۆ نازانی وەڵامەکانی چۆنە بێت ئەو مەلەفانە کە ئەخرێتە بەردەمی وەڵامەکانی چۆنە بێت یعنی من پێم وایە من خۆم وەکو پەرلەمانتارێ من پێم وایە ئێمە بڕۆینە دەرەوەی شتە عاتفیەکان و شتە شخصیەکان من پێم وایە هەر کەسێک گەندەڵبی و مەلەفاتی گەندەڵی لەسەری ئاشکرا بوو نایتوانێت دیفاع لە خۆی بکە حەقیەوەی هەیە متمانەی لێ وەربگیرێت ئەگەر کوردیش بێت ئەگەر کوردیش بێت من بە قەناعەتی خۆم وەکو شوان داودی پێم وایە کە ئەگەر نایتوانێت دیفاع لە خۆی بکات حەقا متمانەی لێ وەربگیرێت باشە زۆر باش سەبارەت بە دوایەوەی کە وەزیری بەرگری سەرۆکی پەرلەمان و کۆمەڵە پەرلەمانتاری تۆمەتبار کرد ئێستا لە پەرلەمانی عێراقی جژنەیەک پێکاتووە یاخود ئەوەش کەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق باسی و پێویستە لیژنەیەک پێک بێنرێت ئەمە کاردانەوە بۆ کە سەرۆکوەزیرانی عێراق باسی کرد بۆ شایەتی ئەدای ئەمڕۆی جەنابی سەرۆکی پەرلەمان سەلیم جوبوری ئەدایەکی زۆر ڕاقی بوو ئەدایەکی زۆر سەرکەوتوانە بوو کە وەزیری دیفاع ئەو داوای کردو وەزیری دیفاعوتی ناو هەیە و خەڵکی ئیستیبزازم بکە ئەو ئیلحاحی کردوتی ئەبێ ناوەکان ئاشکرا بکەیت ئەو ناوانەی ئیستیبزازیان کردووە کێن ئەبێ بە ڕێی عامی عێراقی بڵێ کە ناوی خۆی هێنا کە ناوی سەلیم جوبوری هێنا سەلیم جوبوری وتی کە ناوی منت هێنا من ئەبمە تەرەف لەبەرەوە من تەنازولەکەم لە بەڕێوەبردننی جەلسەکە لەبەرەوە من نابێ من ئەو جەلسەیە بەڕێوە ببم دابەزی هاتە ناو قاعاوەکو پەرلەمانتارێک دانشت ئەدای بەڕێوەبردننی استجوابەکەی بۆ بەڕێز ئارامی شێخ محەممەد بەجێهێشت و خۆشببختانەش کاک ئارام بەڕای من کە لە قاعەکەیە بووم تا سەعات چوار ئەدایەکی زۆر سەرکەوتوو بوو و وەکو کورد بێشانازی پێوە بکەین کە توانی بەو شێوە جوانە ئەو استجوابە لەناو ئەو فەوزاو لەناو چکە حوڵێکی زۆر درا بەلاڕێیا ببن حوڵێکی زۆر درا بەغڵەتیا ببن سەرکەوتوو بوو استجوابەکەی تا کۆتایی استجوابەکە بەڕێوە زۆر باشە ئەی سەبارەت بۆی کە کێ ئەم تۆمەتانە ساغ دەبێت ئەگەر ساغ بکرێتەوە متمانە لەو سەرۆکی پەرلەمان لەو سەرۆکی پەرلەمان مبادر بوو نەک پەرلەمان داوا بکە سەرۆکی پەرلەمان وتی لەبەرەوە من تۆمەت خراوەتە سرم من ناگەڕێمەوە سەر ئەو کورسیە حتا ئەو تۆمەتانە یەکلانە بێتەوە ئەوەی من ناڵێم مەسەل سەرۆکی پەرلەمان ئەدایەکی جوانی هەبوو ئەمڕۆ خۆی دەست پێشخەر بوو لە کورسیەکە دابەزیوتی کە من نابێنم و دابەزی دوایش کە قاعەکەی بەجێهێشت وتی من ناگەڕێمە سەر ئەو کورسوە ئەو کورسیا بێ ئەم مەوزوعانەی کە ئەم اتهاماتانە بڕاتە محکەمە و بڕاتە دەستەی نەزاها ئەمانە یەکلای بکەنەوە ئەگەر ئیسبات بوو لەسرم ئیجراعاتم لەگەڵ بکرێ و ئیسپاتش نەبوو لەسرم بۆ هەموو خەڵکی عێراقی ڕابکە باشە وەزیری بەرگری سەرۆکی پەرلەمانتار و پەرلەمانتارە بە شتێک تۆمەتبارکە ینی بۆ بەوەی داوای عەقدەکانیان لێ کردووە چۆن داوای عەقدی چی مەسەلەیەکی باسیەوەی کرد داوای تاجرێک لە سەلیم جوبوری بانگی کردووە لە ماڵی خۆیان و لەگەڵ تاجرەکەیان دایناوە داوای ئەوەیان لێ کردووە عەقدی خواردەمەنی جێش بدەنە ئەوان کە بایی تریلیۆنێ دینارە بدرێتە ئەوان وەکو مقاول بدرێتە ئەو بازرگانە ئەی سەبارەت بەوەی کە کەی ئەو تۆمەتانە یەکلا دەکرێنەوە مەوەسمە ئەگەر تۆمەتەکان یەکلا ببنەوە ساغ بنەوە متمانە لێوەرەگرێتەوە لە ڕووکاری پەرلەمانتاری بڵێ نەک متمانیان لێوەرەگرێتەوە بێ ئیجراعاتی قانونیشیان لەگەڵا بکرێن
بێتر بڕاتە محکەمە بڕیاریان لەسەرادات تەرەوە بەگرتن بێ بە سجن بێ بە لێسەنەوەی محکەمە قەرارەداتیایە چکە مەوزوعەکە سەلیم جوبوری داوای کردی منم قەزیە بمە محکەمە و ئەمڕۆژ دوایەوەش مؤتەمەر سەحەفیەکی کرد کە بباتە محکەمە و هەر لە دوایەوەش نووسراوێکی بۆ دەستەی نەزاهە و بۆ لیژنەی نەزاهەش کردبوو کە دەست بکەنە تحقیق لەو تۆمەتانەی کە خراوەتە سەرپەر ئەو ئەندامانی تری پەرلەمانی زۆر باشە سەبارەت بۆی کە بەرەز ئەم کێشەی کە زیاتر گژەیە ئەمڕۆ لە نێوان سونەکان بوو هۆکاری چییە مەسەرەن کە وەزیری بەرگری عێراق سونێ سەرۆکی پەرلەمان سونێ کێشەکانی لەسەر چیە کە ئەمڕۆ گژێتەوە کێشەی سونەکان ئەمڕۆ سونەکان بەگشتی لە عێراقا پەرت و بڵاون سونەکان خاکیان یا بەدەست داعشەوەیە یا بەدەست حەشدی شعبیەوەیە بە خەڵکیانش ئاوارەیە قیادەکەیان تووشی زۆرێک لە سەرگەردانی بوونە لە ناو خۆیانە متتەفقنین ئارائی جیایان هەیە یەک لەسەر بەڕێوەبردننی ناوچە سونیەکان لە دوای داعش ئایا بنە ئەقلیم ئایا وەکو محافظات ئەمێنن و ئایا لەگەڵ عێراق ئەمێننەوە یەکێک لە کێشەکانی مووسڵ کە تا ئێساکە ڕزگار نەکراوە ئەوەیە متتەفقنین لەسەر ئەوەی لە دوای داعش مووسڵ چۆن ئیدارە بکرێت چۆن ببرێتە ڕێوە ینی من پێم وایە ئەم هەنگاوانە بوو ئەوەیە ئامادەکاری ئەوە ئەکرێت قیادەیەکی تازە بە بەرهەم بێنن بۆ ئەوەی لە دوای داعش ناوچە سونیەکان بباتە ڕێوە بەڵێ زۆر باشە کاتمان کەمماوە سەبارەت دەگەربێنە سەر مەسلەی ئێستا زۆر باس لەوە دەکرێت لە دەروی ئەم دانیشتنە باز لە مەسلەی ئەوە دەکرێت کە دوای سەدانەکەی نووری مالیکی بۆ شاری سلێمانی باز لە دروستکردنی و پەیمانەتی دەکرێت لە نێوان بزوتنەوەی گۆڕانەوەی یەکێتی نیشتیمانی دەوڵەت یاسەر لە پەرلەمانی عێراق هیچ شتێکی لەو جۆرە لارەدای چاوڵێک دراو لەو بڕۆ من نمونەیەکت بۆ دێنمەوە کە ئەوە نمونەی ڕەتکردنەوەی ئەوەیە پێرێ ئەو کێشەیە کە لە لیژنەی ڕۆشنبیری عێراقا ڕوویدا لە هەڵبژاردنەکەیە نوێنەرەکانی کورد کە من و سروەخان بووین لە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان دەنگمان بۆ ئەوەی دەوڵەتی یاسا نەدا لەبەرەوە کێشەکەشی تیا دروست بووە گەرێمە ڕێککەوتنمان هەبێ و ئەو ڕێککەوتنە بکرێ ئەتوانین لەو شتانی لەو شتە بشکانشا تەنسیق بکەین ینی نەچوینە ژێرباری ئەوەی کە ئین بکەین ئەوە هەندێک فەبرەکەی ڕاگەیاندن هەیە دیارە تۆ ئێمە ئەم هێزانە لە عێراقا ئیشەکەین و ئێستاش ئەوە ئێستا ئەمێوارە لە عێراق هاتن تایسش بەشێکمان لە بەغاماوە و ئەمڕۆژ لە کۆبوونەوەکانە بووینە و ڕێئیمان هەبووە و ئیدارەی ئەم جلسەی ئەمڕۆ کە دەنگدانەوەیکی گەورەی هەیە لە عێراق ئیدارەی ئەو جلسەیە کاک ئارامی شێخ محەممەد کردوێتی کە کووردا واتە تۆ بەشێکی لە پرۆسی ئەمە وات لێکە تۆ تەواصلی بەردەوامە لەگەڵ هەموو هێز لایەنە عێراقیەکانە هەبێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یەکێک لە خاڵەکان کە لەسەری ڕێککەوتوین ئەجندای کاری ئایندەمانە ئینفتاحمانەیە بۆ سەرجەم هێز و لایەنە سیاسی عێراقیەکان و کار بۆ ئەوواکەین کێشەکانی هەرێمی کوردستان و کێشەکانی بەغدا بە حیوار و گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسەکانە کە لە پرۆسەی سیاسی عێراق شەریکین لەگەڵیانە چارەسەر بەڵێ بەڵام وەڵام بە دیارکەوە وەڵام بدەمەویت هەوڵەکەی بۆ دووسینەوە پەیمانەتی لە پەرلەمان نەخێر هیچ شتێکی سەرەتاییش باسی لێو نەکرا ئێمە ئیعلانی هاوپەیمانێتی ئێتلافی خۆمان کردووە و ئێتلافەکەمان کراوەیە بەڕووی هەر هێزیەکە کە قەناعەتی بەو ئێتلافەکەی مالیکیشەوە ئەتلافی مالکی نایێتە چکەوەی ئێمە کوردستانیە ینی کراوە بەس بۆ کوتلە کوردستانەکان لە کوردستانەکان و احتیمالە خەڵک وەکو ئەفراد باش ئەی سەبات بەو دەنگۆیان یاخۆ بە سەبات بۆی کە باز دەکەی کە یەکێتی و گۆڕان و دەیانەوێت مالکی بێتەوە سەر حکم ڕاتی لەو بارەیەکە دەڵێن هەوڵێکی مالکی بۆ جاری دووەم ئێمە نەمانێناوەتەوە سەر حکم پارتی دیموکرات بە اتفاقی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هاتوتەوە سەر حکم و بە جاری سێمەش مالکی لە دوای ئەوەی ئەو پۆستی بەجێ جارێکی تر ناگەڕێتەوە ئەو پۆستە ناگەڕێت زۆر باشە تەوری دومین بەرنامەکەمان بەراوردێکە لەناوە پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە ئەو دۆخێکی ئێستا پەرلەمانی کوردستان تێدا و دۆخی کە پەرلەمانی عێراقیش تێدە عێراق کوردستان حکومڕانی تایە زۆر جیاوازە لەبەرەوە لە عێراقا دەسەڵات حکومڕانی سیستەمێکی پەرلەمانیە بە مانای کەلیمە پەرلەمانیە هێزە سیاسیەکان لە عێراقا بە گوێرەی دەنگەکان و بە گوێرەی سەنگ و دەنگی خۆیان لە ناو پەرلەمانان حکوومەت لە ناو پەرلەمانەوە هەڵە بژێرێ وەزیر لە ناو دێتە ناو پەرلەمان و سەرۆکی حکوومەت دێتە ناو پەرلەمان و سەرۆک کۆمار لە ناو پەرلەمانەوە هەڵە بژێرێ و دەسەڵاتەکانشیان لە ڕێگەی پەرلەمان و دەستورەوە بە دیاری کراوە
و لەناو حکوومەتی عێراقا دەسەڵاتی تەنفیزی بە دەستور سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە دەسەڵاتە تەشریفەکان و پرۆتۆکۆلەکان دراوەتە سەرۆکایەتی کۆمار و دەسەڵاتە تەنفیزەکان دراوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمە عێراق لە هەرێمی کوردستانە وانە لە هەرێمی کوردستانە پەرلەمان لە ناو خەڵکەوە هەڵبژێراوە سەرۆکی هەرێمش بەرجیا لە ناو خەڵکەوە هەڵبژێراوە و مدەی هەیە مدەکەی بەسەراچووە لە دوای پرۆسەی عێراق لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە تا ئێستا انتخاباتەکان لە عێراقا دوا نەکەوتووە 4 ساڵ جاری انتخاباتی خۆ کراوە لەم عێراقا تۆپ ئاگرباری بە انتخاباتەکەی تیا کراوە نەوەستاوە واتە حرەکەی سیاسی و حرەکەی پەرلەمانی لە عێراقا بە گورترە زۆر باشە سیستەمەکە پەرلەمانیە هاواری هێزە سیاسەکانی کوردستان ئەوەیە کە برادرانی پارتی دیموکراتی کوردستان ڕەتیەکەنەوە سیستەمی سیاسی کوردستانش هاوشێوەی عێراق بکرێتە سیستەمێکی پەرلەمانی بەڵێ زۆر باشە دوا پرسیارم سەبارەت بووی کە ئەم هەوڵانە بەردەوام بێەوەی کە بەڕێز وتی ئەمڕۆ وەزیری بەرگریتان بانکێش کرد بوو و دەی مانگیش وەزیری دارایی عێراق بانکیش دەکەن ئەمە واناکاتەوە کە دووبارە هەوڵ بدرێتەوە بۆ لە کارخستنەوەی پەرلەمانی عێراق نا بەعکسەوە من پێم وایە ئەم بانک من پێم وایە پێچەوانەی ڕای خەڵکی تر چکە ئسقاتاتی سیاسی زۆر لەسەر پەرلەمانی عێراق کراوە بە تایبەت لەلایەن حکوومەتەوە ئەو شۆکاری خۆی هەیە لەبەرەوە حکوومەتی عێراق حکوومەتێکی شیعەیە شیعەکان نایانەوێت پەرلەمانێکی بەهێز چاودێری دەسەڵاتەکەیان بێ لەبەرەوە دایما ئسقاتاتە سیاسەکانیان بۆ سەر پەرلەمانە من پێم وایە بە دوو حاڵەتی وەک ئەوەی ئەمڕۆ دەرەکەوێت لە پەرلەمانە ئەوانەی کە پەرلەمانیان ناشرین کردووە ئەوانەی بازرگانی ئەەکەن لە پەنای پەرلەمانەوە ئەوانەی پۆستەکان استقلالەکەن چی لە ناو حکوومەت و چی لە ناو پەرلەمانە دەرەکەون بەم شێوازانە دەرەکەون و ڕیسوابن و خەڵکەکەی ترش ئەوەی هیچ گوناحێکی نییە پاکە بێتەوە من ئەمڕۆ بە برادرانم وت لە پەرلەمانە ئەمڕۆ کتابێکم هەبوو لە مانگی هەشتی ساڵی پارە گشت پەرلەمانتارێک لەلایەن وزارەتی داخلیەوە دوو دەمانچەمان پێدراوە بۆ حیمایە بە پارە دوو دەمانچەمان پێدراوە بە $2500 یەکێک لە دەمانچەکان من لە لای سکرتێر و سایقەکەمە لە یەکێک لە سەیتەرەکان لێ گیرا بوو لەبەرەوە باجەکەی پێنەبوو باجی دەمانچەکەی پێنەبوو لێ گیرا بوو ساڵێکە نەمتوانیوە وەری بگرمەوە ئەمڕۆ پیانم ئێمە ناتوانین دەمانچەیەک وەربگرینەوە کە هی خۆمانەوە بە پارەی خۆمان و لە حکوومەت کڕیومانە بەڵام ئەبینین سەفقاتی سیارەی درع و سەفقاتی هەمەر و سەفقاتی چی لە پەنای پەرلەمانەوە ئەگرێ هین ئەوەیە خەڵق سەرسەر پەرلەمانەکات بۆ ئەوە بۆ ئێمەش باشە بۆ پەرلەمان بۆ مؤسسەی پەرلەمان بەگشتی و بۆ پەرلەمانتارە پاکەکانیش باشە ئەو هەموو قسەیە نێتە سەر بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شوان داودی پەرلەمانی عێراق لە بەش یەکەم لەوان زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست لە بەشی دووەمدا باز لە بەراودێک لە نێوان پەرلەمانی عێراق و کوردستان دەکەین دوای ناوبڕێک دەگەڕێینەوە لاتان لەگەڵمان بێنەوە.
دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەشی دومدا باز لە کارەکردنەوەی پەرلەمانی عێراق و بەردەوامی پەخستنی پەرلەمانی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز عەبدوڕەحمان عەلی ڕەزا ئەندامی پەرلەمانی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم قسە دەبین. دوای دوو مانگ لە پەخستنی پەرلەمانی عێراق کارەکرایەوە کەسی نزیکەی ساڵێکە پەرلەمانی کوردستان پەخرا و هیچ هەوڵێکی جددیش نییە بۆ کارەکردنەوەی. دوای ئەوەی لە سیوەکی نیسانی ئەمساڵ خۆپیشاندەران و لاگەرانی ڕاوتی سەدر هەڵای متەسەربینەی پەرلەمانی عێراق بۆ ئەو هۆیە پەرلەمان پەخرا و بەڵام دوای دوو مانگ پەرلەمانی عێراق دەستی بە کارەکانی کردەوە. بەڵام کەسی پەرلەمانی کوردستان دوای دە مانگ لە پەخستنی بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی دەرەسا کارا نەکراوەتەوە و هیچ هەوڵێکی جددیش بەدی ناکرێت بۆ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان و تەنیا لەسەرەوە پەخراوە کە ویستی کێشەی سەرۆکاتی هەرێم و سیستەمی حکومڕانی هەرێم یەکلا بکاتەوە. ئەمەش پێچەوانەی خواستی پارتی دموکراتی کوردستان بووە. لە عێراق شەقام پەرلەمانی پەخست بۆ هۆی دەنگنەدانیان بە کابینە تەکنۆکراتەکەی عەبادی و لە کوردستانیش پەرلەمان پەخرا بە زەبری هێزی چەکداران لەسەر کورسەکەی بەرزانی. لە نەساسەکانی عێراق و هەرێمی کوردستان هەمویان کۆکن لەسەر کارەکردنەوەی پەرلەمانی عێراق بەڵام ناکۆکن لەسەر کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان. کۆنسوڵی ئەمریکا لەولێت شاری خستە سەر لە نەساسەکانی هەرێمی کوردستان بۆی بەشداربن لە کارەکردنەوەی پەرلەمانی عێراق کەچی فشاری دورزە کرد بۆ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان. ئێستا لە نەساسەکانی هەرێمی کوردستان بە دوو ئاڕاستە کار دەکەن. ئاڕاستە یەکەم ئەوێت پەرلەمانی کوردستان کارا بکاتەوە و خاوەنی دەسەڵات بێت. ئاڕاستەی دوومیش بەو شێوە کار دەکات ئەگەر پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە دەبێت پەرلەمانێکی بێدەسەڵات بێت. دووبارە سڵاوتان لەبێت کاک عەبدوڕەحمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا باز لە بەراوردێک بکەین لە نێوان ئەو مودەی کە پەرلەمانی عێراق لەکارخراوە و مودەیش کە پەرلەمانی کوردستان لەکارخراوە ڕای بەڕێزت سەبار بۆی کە بۆچی لە کوردستان هێندە درێژێکیشە بۆ لە عێراق وازوو پەرلەمان کارەکرایەوە. سپاس دیارە بەداخەوە دێڵم پەخستنی پەرلەمانی کوردستان ئەوە پێنایە دەهەمین مانگەوە. پەخستنی پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی حیزبی بووە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە لە ڕاستیدا هۆکاری پەخستنی پەرلەمانی کوردستان دەگەڕێتەوە بۆ دەستبردن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو یاسایی کە کاک مەسعود بۆ خۆی واژۆی کردووە و دوای ئەوەی 10 ساڵ سەرۆکی هەرێمی کوردستان بوو بۆ خۆی لە ڕاستیدا ئیلتیزامی نەکرد بە واژۆکەی خۆیەوە و ئەوەی لێ هات کە پەرلەمانی کوردستان پەخرا. بەڵام ئەگەر لە بەراوردێکی لەگەڵ پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق لە ڕاستیدا پەک نەخرا. پەرلەمانی عێراق لەلایەن جەماوەری خەڵکی عێراق ئەوەی عێراق پەخستن نییە. ئەوەی عێراق پەخستن جیاوازەکە چییە مەسەرەن جیاوازەکە سەیریکە ئەوەی پەرلەمانی عێراق جەماوەر بوو لە ڕاستیە جەماوەری دەنگدەر بوو ئەوانەی کە نوێنەریان نادۆتە پەرلەمانی عێراقەوە بۆ خۆیان لە ئەنجامی فشار و ناڕازی و داوای چاکسازیکردن و ڕوشەکێشکردنی گەندەڵی ئەو کاریان کرد و چوونە پەرلەمانی ئەنجومەی نوێنەرانەوە. بەڵام ئەوەی پەرلەمانی کوردستان زۆر جیاواز بوو بە پێچەوانەوە ئەوەی پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا وەکو تەکی دەکەمەوە بڕیارێکی حزبی بووە هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ دەستبردن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان. زۆر بەش بەلاتەوە ئاسایی ئەگەر لە کوردستانیش جەماوەر پەرلەمانی پەخست بێ قەناعەتم نییە لە کوردستان جەماوەر بی لەوە بکاتەوە پەرلەمانی کوردستان پەک بخات چونکە پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا لا بەتایبەت لەم خولەی چوارەمە ئەندامانی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ بە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانە پەرلەمانی ئەوەی عێراقیش وایە. بەڵام لە عێراقا بیرمان نەچێت ململانەیەکی سیاسی و مەسهەبی تایفی جۆراوجۆری تێدایە کە من پێم وابێت ئەو فشار و خۆپشاندان و ناڕزایانەی کە لە حکوومەتی عێراقدا یاخود لە شاری بەغدادا ڕوویدا هۆکارەکەی بۆ ململانەی ناشەریفانەی لایەنەکان دەگرێتەوە بە تایبەتی لایەنە شیعەکان. بەڵام لە کوردستانە ململانەی لایەنەکان بۆ شێوازە نەبوو و دەکرا ئەو ململانەی کە ئێمە هەمومان باسی دەکەین و ناوی دەرین ململانەی شەریفان لە کوردستانیشا بۆ شێوازە بووایە و هەموو کێشە و گرفتەکانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کۆتاییمان پێبێنایە کێشەکان لەوێ چارەسەرمان بۆ دۆزیاتەوە نەوەک پەرلەمان پەرخێنە بڕیارێکی حیزبی. بەڵێ زۆر باشە. بەڵام بۆچی مەسەرەن ئەو هەوڵەی کە هەبوو بۆ زووکارەکردنەوەی پەرلەمانی عێراق بۆچی بۆ کوردستان ئەم هەوڵانی ئێستا بوونم لەسەر سیاسەکان هەتا
پارتەکەی پەرەزیشتان یەکێک بلەوانانی کە بەشدار بوون لە کاراکردنەوەی بۆچی بۆ عێراقی مە هەوڵ دێ لایەنە کوردستان بەڵام بۆ کوردستان هەوڵێکی زیدی لەو شێوەیە ئاینی کوردستان پەرلەمانی هەبێ بۆ کوردستان باشترین لەوەی کێمە پەرلەمانی عێراق کاراکەین بەتەکید بوونی پەرلەمانی کوردستان زۆر گرنگە چونکە لێمان تێک نەچێت پەرلەمانی کوردستان لە ئێستا کە پەخراوە بەداخەوە دەڵێم ئەو حکوومەتەی کە تەنها نێوانی پەرلەمان حکوومەت چەند سەد مەترێکە لە هەناوی پەرلەمانی کوردستانەوە لەدایک بووە و پەرلەمانی کوردستان کە پەخراوە ئێستا شایلۆغانی بەرپرسە گەندەڵەکانە بۆ خۆیان چیان بوێ دەیکەن چونکە کەسێک نییە لە پێچینەوەیان لەگەڵاکە کەسێک نییە چاودێریان کە ئەگەر پەرلەمانی کوردستان کارابوایە لە ڕاستیدا نیان دەتوانی ئەو هەموو گرێبەستە ئەو هەموو قەیرانی کە ئێستا بەرەوکی خەڵکی کوردستانی گرتووە و کەس نییە بڵێ بەری چاوتان باشانی پێ ڕۆژی گەندەڵکارانە کە پەرلەمان پەخرا من بڕوام وایە پەخستنی پەرلەمانی کوردستان هۆکارێکی پەخستنی پەرلەمانی کوردستان بوو ئەوەیە کە گەندەڵکاران بەرپرسانی نابەرپرس لە هەرێمی کوردستاندا چیان ئەوێ بەخواستی خۆیان بیکەن چونکە لە غیابی پەرلەمانی کوردستانە من زۆر جارە قسەیان دووبارە کردوێتەوە گەراکانی گەندەڵی زوو نەشونماکەن و هۆکارێکی شە بۆ تەشەنەسەندنی گەندەڵی بە تەواوی لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە دەیڵێم پێم وابێ هەموو سێکتەرەکان بە جۆرێک لە جۆرەکان سیخناق بووە بە گەندەڵی و پەخستنی پەرلەمان ئەم گەندەڵی زیاتر دەکات. پەرلەمانی کوردستان بۆچی کاران ناکرێتەوە بۆ ئیرادەیەک هەبوو پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی کوردستان نەبوو لە ڕاستیدا پەرلەمانی کوردستانیش ئیرادە هەیە بەڵام پەرلەمانی کوردستان لە خۆمان دەزانین لە شاری هەولێرە و شاری هەولێر بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن هێزێکەوە کە پارتی دیموکراتی کوردستانە داگیر کراوە و ڕێ نادات پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. من دڵنیا دەکەم هاوڵاتیانی کوردستان دڵنیا دەکەمەوە ئەگەر پەرلەمانی کوردستان بەخواست و ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان بجوڵایەتەوە دڵنیا بە ئێستا پەرلەمانی کوردستان وا پێناسە دەکرا کە پەرلەمانێکە نمونەی نییە لە دنیا بەڵام بە حکمی ئەوەی ئەم جارە خولی چواری پەرلەمانی کوردستان خولێک بوو ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەڵبژێران و خولێک بوو چەندین مەلەفی گەندەڵی گەورە گەورەیان هێنایە پەرلەمانی کوردستان قسەیان لەسەر دەکرد ئەمە وای کرد پەرلەمانی کوردستان پەک بخرێت و بە یەکێکانی بەداخەوە دەیڵێم زۆر جار هەندێک بەرپرسمان هەیە سەر شاشەکانەوە بازەوە دەکەن کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان خولێکی بێئەزمون بووە و نەیانتوانی و ئەدای کاری پەرلەمانتاری کەن کە بە بڕوای من پێچەوانەکەی ڕاستە بەڵام باز دەکە کە ئەم هەموو قەیرانێکی ئێستاە بەرەنجامی ئەو خولەی پەرلەمانەکە و قەیران سیاسە دروست بووە ینی ئەو بۆ چوونە شەیە ینی بۆ نمونە بازون کە دۆخی کوردستان ئەڵۆ دەرەنجامی دانیشتەکانی و پەرلەمانەوە من پێم وانە پەرلەمانی کوردستان هۆکار ببێت یاخود ئەدای خراپ ببێت و ئەم هەموو قەیرانە ئێستا کۆبووەتەوە قەیران لە دوای قەیران دێت و کەڵەکە دەبێت هۆکارەکەی پەرلەمانی کوردستان بێت بۆ خۆمان دەزانین ئێمە هەرێمێک بووین لە ڕاستیدا هەرێمێکی دامەزراوەی نەبووین داوندەزەکانی ئەم هەرێمە سیستەماتیک نەبوون بۆیە تەسەور دەکرا لە هەر ئانوساتێکە کە بە جۆرێک لە جۆرەکان قەیران لانی کەم قەیرانی دارایی ئەگەر باسکەین ینی چمانایەکی تێدا تۆ لە ساڵی 2004ەوە تا ساڵی 2013 نزیکەی 8 ملیارد دلار لە حکوومەتی ناوەندیەوە بێتە هەرێمی کوردستان نەتوانی حکوومەتێکت هەبێت نەتوانێت بەرگەی دوومان قەیرانی دارایی بکات و بەوتەی خۆیان ئێمە چەند جارێک بەرپرسانی ئەم حکوومەتە هاتوونەتە پەرلەمانی کوردستان زۆر ئیدعای ئەویان دەکرد کە بەزوویی هەرێمی کوردستان زاڵ دەبێت بەسەر ئەو قەیرانەی کە ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستانی تێگەوتووە بەڵام بینیمان نەک نەیانتوانی زاڵ بن نەک نەیانتوانی کێشەکان چارەسەر بکەن بە پێچەوانەوە کێشەکان زۆر زیاتر کەوتووە و ئێستا ئاماژە ترسناکەکانی دۆخی چاقبەستوی هەرێمی کوردستان بە تەواوی دەرکەوتووە و چەندین دیاردەی لە چڕوێکەوە ئاماژی تۆ بیرکەرەوە لە ئێستادا هەرێمی کوردستان بەداخەوە دەتوانی بڵێ هەرێمەکە پڕ بووە لە سوالکەر هەرێمەکە حاڵەتی دزیکردن زۆر تایە تەشەنەی کردووە هەرێمێکە ڕێژەی زەواجکردن زۆر کەمی کردوەوە پێچەوانەکەی ڕێژەی تەلاق زۆر زیادی کردووە هەرێمێکە لە هەمووی خراپتر ئەوەیە بۆ خۆمان لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لەم دوو ڕۆژە بینیمان بیستمان کە گروپی جۆراوجۆ دروستە بن و هەڵەکوتنە سەر ئەو ناوچانەی کە پێدەوتێت بازاری ئاڵوگۆڕی دراو کە ئەمە بڕوام وایە ئەگەر بەری پێنەگیرێت شیرازەی پێکهاتەی کۆمەلگای کوردی هەڵەوەشێت و نەتیجەکەشی لە ڕاستیدا دواتر کە هەرێمی کوردستان تووشی کێشمەکێشم و ئالۆزی سیاسی و ئالۆزی کۆمەڵایەتی بوو ئەو کات ڕەنگە نەتوانین کەسمان بربوون باش خراپانە زۆر باشە بەڕێز ڕۆژ ڕۆژی گەندەڵکارانە بەڵام پێشیش خۆ پەرلەمانی کوردستان
نەمانتوانی و متمانێک لە گەندەڵکارێک بپرسێتەوە ینی چ جیاوازی ئەمڕۆ کە پەرلەمان پەکراوە بۆ گەندەڵکاران و پێشتریش ینی هیچ جیاوازێکەیە بەتەکی جیاوازی هەیە بەداخەوە ئێمە لە پەرلەمانی کوردستانە خاوەنی پەیڕەوێک بووین ئەم پەیڕەوە لەوەتەی پەرلەمانی کوردستان هەیە تا ئەم خولەی ئێمە دەستی بۆ نەبرا چاکسازی تێدا بکرێت و هەموار بکرێتەوە لانی کەم بەپێی ئەو پەیڕەوەی کە ئێستا کاری پێکرێت لە پەرلەمانی کوردستان هەرچەندە ئێمە دەستمان بۆ برد و ژمارەیەکی باش مادەیشمان هەموار کردەوە بەپێی ئەو پەیڕەوە هیچ کاتێک ناتوانێت متمانە لە وەزیر وەربگیرێتەوە لەبەرەوەی وەرگرتنەوەی متمانە لە هەر وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان یا لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 75 دەنگی پەرلەمانتاران هەیە و پێم وایە لەم دۆخەی هەرێمی کوردستانیشدا هیچ حیزبێکمان نییە بتوانێت 75 کورسی پەرلەمانی کۆ بکاتەوە و 75 پەرلەمانتار دەنگ بدات بۆ لەسەرنەوەی متمانە لە وەزیرێک یا لە کابینەی بەڵام بۆچی بەزەوت ئەمڕۆ ڕۆژی گەندەڵکاران هیچ جیاوازێک ینی لە دۆخەکە گۆڕاوەکە ینی بۆنمونە قۆناغی پێش پاکستنی پەرلەمانتاران بۆ گەندەڵکاران و قۆناغی جیاوازی زۆرە لانی کەم جیاوازیەکە لەوایە کاتێککە پەرلەمانی کوردستان کارا بوو ئێمە چەندین بەرپرس چەندین وەزیر تەنانەت ئەوەی کە پێوتێت ئەنجومەنی هەرێمی بۆنەوە توگاز کە من پێم وابێت کێشەکان لە هەرێمی کوردستاندا سەرچاوەکەی لەوانەوە هاتووە لانی کەم ئەوانەمان بانکردە پەرلەمانی کوردستان و ئەوان بەڵێنیشاندا کە چارەسەری کێشەکانکەن بەڵام لە ڕاستیدا نە لەگەڵ بەڵێنەکەی خۆیان ڕازگۆ بوون نە لەگەڵ پەرلەمانتارانە نە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستانیشدا بۆیە لە ئێستادا کە پەرلەمانی کوردستان پەخراوە بۆ خۆت دەزانیت کەسمان ئاگامان وەکو پێویست ئاگامان لە کاروباری حکوومەت نییە و ئێستا شتێک نەماوە لە هەرێمی کوردستاندا ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەڵکو لیژنەیەک دروست بووە بە ناوی لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانی دارایی بە تایبەتی و ئەو لیژنەیەش دەبینین چەند مانگجارێک کۆ دەبنەوە کە کۆمەڵێک بڕیار دەرەکەن و هەتا ئەو بڕیارانەی کە باز لە پاشەکوتی موچەی فەرمانبەران دەکات و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی ئەم حکوومەتە ئەو بڕیاریان دەرکردووە ئەمە لە غیابی پەرلەمانە بووە پەرلەمان ئاگای لێ نەبووە لە کاتێکە ئەم جۆرە کارانە بە هیچ شێوەیەک ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسەکانی نییە ئەمە ئیشی پەرلەمانی کوردستانە چۆن لە حکوومەتی ناوەندیە کە تەنها لە سەدا سێ لە موچەی فەرمانبەرانی حکوومەتی ناوەندی دەبڕێت تاکو پەرلەمانی کوردستان ڕەزامەند نەبوو بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراقی نەیتوانی لە سەدا یەکیش لە موچە بڕێ ئەوان لە سەدا سێ دەبڕن بەڵام لە هەرێمی کوردستان بێ ئەوەی پرس بە پەرلەمانکەن بێ ئەوەی ڕای پەرلەمانتاران وەربگرن دێن لە سەدا 15 بۆ لە سەدا زۆر باشکاری گوندەڵی زیادی کردوتێ پەرلەمان پەکراوە بە دڵنیاییەوە ڕووداوەکان ڕۆژانە پێمان دەڵێت ئەو مەلەفانەی کە ئێمە دەست برا بۆ زۆر مەلەف یعنی پەرلەمانتار هەیە لەم خولەی پەرلەمانە زیاتر لە 65 کەیسی گەورە مەلەفی گەورەی گەندەڵی ئاراسی داواکاری گشتی و دەستەی نەزاهە کردووە کە بەداخەوە کەمترین کاری لەسەر کراوە بە کوردی و بە کورتی یعنی ئیرادەیەک هەبووە لە هەرێمی کوردستاندا و ئێستاش لەگەڵا بێ بەردەوامە دەیەوێت پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانە نەبێت کە ئەوان دایانەوێت پەرلەمانێک بێت دەستەمۆ بێت پەرلەمانێک بۆ خۆیان چیان بوێت یعنی من قەناتم وایە ئیرادەی کێ کە دەیەوێت پەرلەمانمان هەبێ بەڵام پەرلەمانێکی بێدەسەڵات وەڵا لە ڕاستیدا بەتایبەت ئیرادەی حیزبێکە کە پەرلەمانی کوردستانی پەخستووە و پێم وابێت ئەوان پەرلەمانێکیان دەوێت کە لە بارەگای مەکتەبی سیاسیەکانەوە ئیعاز بدرێن پشوو بە وریابە پەرلەمانتاران بکرێت کە پێم وابێت ئەندامانی پەرلەمانی ئەم خولا بە هیچ شێوەیەک ئەویان قبول نەکرد بۆیە پەرلەمانی کوردستان بۆ شێوەدا ینی پێوایە پەرلەمانتارێکی گوێرەیاڵیان دەوێت و پەرلەمانتارێک کە بەدڵنیاییەوە من پێم خۆشە زۆر بەڕاشکاوی بڵێم ئەگەر پەرلەمانتاران بەخواستی ئەوان بجوڵانایە بەڵام بۆ چوونی هەموو هێزە سیاسەکان نییە بۆ نمونە زۆر بازلەوەکە کە زۆر پەرلەمانتاران تۆمەتبار دەکەن کە هەمویان ێنێ بۆ نمونە گوێراڵە حیزبەکان و مەکتەبی سیاسی حیزبەکانیان دەزانی شوۆنە ڕاستە هەرێکێک لە ئێمەی پەرلەمانتاران نوێنەری خەڵکی کوردستانی نوێنەری پارتێکی سیاسیشین بەڵام لێمان تێک نەچێت جیاواز لە خولەکانی کە ئەم جارە پەرلەمانتاران ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەنگیان پێدراوە توانیان پێدراوە نێراون بۆ پەرلەمان تاکو لە ڕاستیدا بەرگری لە مافو داوەڕەوەکانی خەڵکی کوردستان بکەن زۆر باشە پەرلەمانتارێک لەو ڕۆژەندە باسی لەوە کردووە کە هەوڵێکێ بەوەی کە خودی پەرلەمانتارانیش زەلیل بکرێن ینی بۆی کە مەسەلەن کەمترین موچیان پێ درێت پەرلەمانتارەکانی خولی ئێستا ڕێگریان لێبرێ ئەو هەوڵە هەیە کە بەوەی کە دوای پەخستنی پەرلەمان هەتەنات کاری پەرلەمانتارانیش بە تەواتی پەک بخرێت
بەتاکید ئێستا بۆ خۆی پەرلەمانی کوردستان پەخراوە کاری لیژنەکانن پێم خۆشە زۆر ڕاشکەوانە بڵێم لە سەدا چلیشی کارەکان ناڕەوە کۆبوونەوەی لیجانەکانیش وەکو پێویست ناکرێت هیچ کۆبوونەوەیەک بە نیسابی تەواوە ناکرێت و ئەوەی جەناب دەڵێ بەتاکید لەلایەن بەرپرسانی ئەم حکوومەتەوە لەلایەن بەرپرسانی باڵای ئەم هەرێمەوە کار دەکرێت بۆ زەلیلکردنی چۆن پەرلەمانی کوردستانیان پەخستوی فلیجان کرد کارەکرێت بۆ زەلیلکردنی پەرلەمانتارانیش هەر لەوەی کە هەر لە بڕینی لە کەمکردنەوەی موچەکانیانەوە کە ئێمە وەکو پەرلەمانتار قەت پێمان خۆش نەبووە باسی ئەم بابەتە بکەین بەڵام ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە دێت لە 1975 موچەی پەرلەمانتار بە پاشەکە و دادنێت لە کاتێکە هەموو خۆشیان زۆر باش دەزانن کە پەرلەمانتار ئەگەر پەرلەمانتارێکی کارا بێت و بگەڕێت و بە دوای کاری لیژنەکانی خۆی کا لە ڕاستیدا موچەکەی بە شێوە دەکات بەڵام باز لەوە دەکرێت ئەوە دقیقە کە پەرلەمانتارانی ئێستا لە 1975 لێ بڕاوەست پەرلەمانتارانی خولی پێشووتر لە 1950 ئەوە پێم وا بێت پەرلەمانتارانی خانەنشینن ئەوان ئەو دەی من ئاگادار بم بە 2 مانگ جارێک موچیان پێدەدرێت لە 1950 بەڵام 2 مانگ جارێک باشە سەرکەوتوبوون لەوەی کە پەرلەمانتاران هەمویان زەلیل بکەن ئەو نەخێر بە خۆشحاڵیەوە دەیڵێم پەرلەمانتاران زۆرینەی زۆری پەرلەمانتاران لە ڕاستیدا زۆر بوێرانە بەردەوام لە کاری خۆیان و بەردەوامن لە دەرخستنی گەندەڵیەکان بەردەوامن لەوەی کە مەلەفە جیاوازەکانی گەندەڵی بوروژێنن باسی پێن بەداخەوە دەڵێم ئێستاوای لاتوە پەرلەمانی کوردستان پەخراوە ناتوانێت لەوێ کارەکانی وەکو پێویستکات بۆیە زۆربەی کارەکانی ئێمە بۆتە ئەوەی لە کۆڕ و سیمینار و سەر شاشەکانەوە باسی ئەم زۆر باشە سەبارەت بە ئەوەی کە وڵاتان بۆ نمونەیەمە بینیمان کە وڵاتان زۆر بەپەرەوەشەوە بۆ کارەکردنی پەرلەمانی عێراق بۆ نمونە کۆنسوڵی ئەمریکا تەنان لە هەولێر پەیوەندی بە سەرۆکی فراکسیۆنە کوردەکان کرد و کە بگەڕێنەوە بۆ بەغداد بەڵام بۆچی ئێمە ئەو پەرۆشی نابین بۆ پەرلەمانی کوردستان ئایا پەرلەمانی کوردستان بەلای وڵاتانەوە گرنگ نییە ئەوە کارەکەی چییە؟ پەرلەمانی کوردستان گرنگی خۆی هەیە بەڵام جیاوازە لە پەرلەمانی عێراق لە ڕاستیدا لێمان تێک نەچێت پەرلەمانی عێراق یەکێکە لە پەرلەمانە کۆنەکانی وڵاتە عەرەبیەکان و مێژوویەکی کۆنی هەیە و جیاوازی هەیە لە نێوان حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستاندا من پێم وا بێت ئیرادەکەی کاراکردنەوە یاخود چوونەوە سەرکاری پەرلەمان یاخود ئەنجومەی نوێنەرانی عێراق ئیرادەیەکی زۆر باش هەبوو و سەرجەم لایەنەکان بەڵام وڵاتانی کە بانگشەی دموکراسی دەکەن ڕازگۆن لەگەڵ بانگشێک کە ئەگەر پەخستنی پەرلەمانکارێکی نادیموکراتی بۆچی ئەم فشارش لە کوردستانی ئەم ئیرادەی بە کوردستانی نەخێر من پێم وا بێت وڵاتانی بەتایبەت بیانی ئەوانەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا هەن لە ئێستادا ئەوەندەی ئێمە قسەمان لەگەڵا کردوون دانیشتنمان لەگەڵا کردوون باس و خواسی ئەم دۆخی هەرێمی کوردستانمان لەگەڵا کردوون ئەوەندەی ئەوان تەکیل لەوە دەکەنەوە کە ئێستا هەمی سەرەکی ئەوان لە ڕاستیدا شەڕی تاعش و تیرۆرستانە و دواتر مەسەلەی پێکەوە ژیان و پێکاتەکانە دوای ئەوە مەسەلەی دیموکراسیەت و حکومڕانیە لە هەرێمی کوردستاندا واتە ئەگەر بە سێ ئۆپشن بدەین ئەوان سێهەم خاڵیان کردو بەوەی لە ئێستادا گرنگی بە دیموکراسیەت و حکومڕانی بن لە هەرێمی کوردستاندا هیوادارین بە زووی شەڕی داعش و تیرۆرستانیش کۆتایی پێبێ بۆ ئەوەی لە ڕاستیدا ئەو بیانۆژ نەمێنێت و بە هەمومان توانین پێدوانی ناڕازگۆن لەگەڵ پرسی دیموکراسیەت کەمان بانگشی ئێمە زۆر ڕاشکاوانە زۆر جارە قسانەمان لەگەڵا کردوون کە ئایا ئەم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە لە یەکێک لە ویلایەتەکانی وڵاتەکانی خۆتانە ڕوو بدات تەقبولیەکەن بە دڵنیاییەوە توانە نەخێر باشە بۆ ئێرەتان قبوڵە ئەوە توانە کێشەیەکی ناوخۆی خۆتانە زۆر باش بەون قەناعەتشم وایە ئەمە کێشەی ناوخۆی خۆمانە و دەکرێت بۆ خۆمان هەست بکەین بەوە پرسیارەتی دو پرسیارم سەبارەت بەوەی کە ئێستا زۆرجار باز لەوەیە کە ئەم خولەی پەرلەمان تازە تاو کۆتاییات و پێ دوای جارێکی کە ئەم پەرلەمانە کارە ناکرێتەوە ینی لە کاتێکە 2017 مەسەرەن خولەکەی تاو دەبێت هەوڵ هەیە لە ڕاستیدا بەڵام هەوڵەکان مای دڵخۆشینین وم پێم خۆشە ئەگەر مەجازێت تەنها یەک جیاوازی لە نێوان پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانە باس بکەم ئێمە لە پەرلەمانی کوردستانە لە 12ەوە بۆ خۆمان داوامان کرد وەزیری دارایی بێتە پەرلەمانی کوردستان باز لەو قەیرانە داراییەکە کە بەرەکی خەڵکی کوردستانی گرتووە بەداخەوە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕێگەی نەدرا کەچی ئەمڕۆ لە پەرلەمانە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا لە کاتێکە شەڕی داعش بەردەوامی هەیە وەزیری بەرگری عێراق دێتە ئەنجومەی نوێنەران و لێپرسیرەوەی لەگەڵا باشە پەرلەمانی عێراقت پێکاراترە زۆر لە کوردستان پێشکەوتوترە لە ئێستادا بە تەکید چونکە لەوێ ئیرادەیەکی بەهێز هەیە بۆ ئەوەی کارەکان بە ئەم خولەی پەرلەمان کۆتایی هاتووە و خەڵک فاتیحای بۆ دابدات یعنی ئەم خولەک تاو جەرێک تر نابێتەوە من ناومێد نەبووم بە هیچ
بەهی شێوەیەک دڵنیای جەناب و کۆمەڵانی خەڵکی ژەکەم ئێمە سوورین لەسەر کاراکردنەوەی پەرلەمان بۆ شێوازەی کە خەڵکی کوردستان دەوێت و تاکیدیش لەوە دەکەمەوە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە هەر شوێنەکە بێت ئێمە لەو شوێنە داین بەرژەوەندی خەڵکی کوردستانیش لە سەروەربوونی یاسا و شەفافیت و دادی کۆمەڵایەتی. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دوتە بەڵێ بینەرانی بەڕێز سوپاسیش بۆ یە کە تاکو ئێستا لەگەڵ مام و سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی ترخواتان لەگەڵ.